بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین ئەم ساڵێش لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویستانم لە ئەسەرا هاتووە کە ئەهلی سەلەف واتە سەلەفی ساڵحی ئەم ئومەتەی ئێمە 6 مانگ بەر لەوەی بگەنە ڕەمەزان دوعایان کردووە کە خوای پەروەردگار بیانگەێنێتە ڕەمەزان چونکە ئەوان باش زانیوانە ڕەمەزان چ چێڵگەیەکی بەپیت و بەرەکەتە هەڵبات ئەگەر ئێمە زۆر جارە بیستین کە ئەوان 6 مانگ بەر لەوەی کە بگەنە ڕەمەزان داوایان کردووە کە خوای پەروەردگار تەمەنمان پێ ببەخشەوە بمانگەێنێتە ڕەمەزان ئێمە زۆر جاری وایە بەلامانەوە مەحاڵە یاخود پێمان شتێکی سەیرە چۆن ئەوان 6 مانگ بەر لەوەی بگەنە ڕەمەزان داوایان کردو کە خوای گەورە بیانگەێنێتە ڕەمەزان چونکە ئێمە زۆر جار هەر وەکو تونێت و برسێتی و هیلاکی سەیری ڕەمەزانەکەی نەک وەکو ئەوەی کە سەیری ئەو ڕەمەزان بکەی وەکو چێڵگەیەکی بەپیت و بەبەرەکەت و لەگەڵ ئەوەیە کە ئیمان چارش کەستەر لە نوێتیایە وەکو میسکەیەک خۆی شەخ دەکاتەوە بەڵام ئەوان هەمیشە سەیری ئەوەیان کردووە کە خوای پەروەردگار لەو ڕەمەزانە خێر و بەرەکەتێکی زۆر بەسەر مسڵمانانە ئەبارێن بۆ لەبەرەوەی لە ڕەمەزانە بە تەواوی مانە ژیانە گۆڕێ چۆن خواردن و خواردنەوەمان ئەگۆڕێ مەسەلەن بۆ نمونە ئێمە لە پاشەوە لە ئێستا سەعات 3 شەو نانەخۆی ڕەنگە زووتریش ئەگەر هەوا سەیرەکەی نانی بەیانیانمان کردو بە ژەمی بەیانیانمان کردو بە سەعات 3 شەو کاوە سەیرەکەی زۆر گۆڕاوە هەتا ماوەیەکی شێوێت تاکو جەستە لەگەڵیان ڕادێت تاکو گەدەمان لەگەڵیان ڕایەت بەڵام چۆن خوای پەروەردگار ئەوەی گۆڕیوە واتە ئەو سروشتەی گۆڕیوە کە پێ بکرێت سروشتە ڕەمەزان ئاواش ژیانی ئێمەی گۆڕیوە بۆ نمونە ئەگە سێری بکەیت خەو کە مای ئیسراحەتی ئێمەیە بەڵام لە ڕەمەزان ئەگەر ئینسان بخەوێت خوای گەورە پاداشی لەسەر ئەداتەوە واتە خێری بۆ نووسێت یاخۆت ئەگەر ئینسان بێدەنگ بێ زۆر جار مەسەلەن بۆ نمونە بۆ ئاسوودەی خۆی بۆ ئارامی خۆی ساتێک لە ساتەکان ئێوێ بێدەنگ واتە بۆی لە ئارامی ڕژی بەڵام سەیرەکەی خێری لەسەر وەرگێت کەواتە سەر لەبەری ڕەمەزان جۆرێک لە جۆرەکانە گۆڕێت واتە ژیانی ئینسانەکان لە ناو ڕەمەزانە واتە ژیانی ئیمانداران لە ناو ڕەمەزانە ئەگۆڕێت ئەوەی تەنانەت لە کاتەکانی تریشا کاتی ئاساییە وەکو باسمان کرد خواردن و خەو و واروەها ئیسراحەت و بێدەنگی و واروەها ئەوەی کە پێ بکرێت خەو ئەگەر لە کاتەکانی ترا کاتی ئیسراحەت کاتی ئاسایی بن ئەوە لە ڕەمەزانە بێگومان ئاسایی نین و هەمومان پاداشتی لەسەر وەرەگرینەوە بۆیە ڕەمەزان دەکرێت وەکو کارگەیەک سیر بکەین کارگەی بەرهەمێنانی خێر و چاکە و پاداشتی زۆر لە ڕەمەزانە مازانین ئەگەر خێرێک لە یەک بەدەوە دەست پێ بکات تا 100 ئەڕوات کەواتە ڕەمەزان فرسەتێکی گەورەیە بۆیە ئەهلی سەلەف داوایان کردووە کە خوای گەورە بیانگەێنێ بە ڕەمەزان لەبەرەوە ڕەمەزان کێڵگەیەکی بەپیت و بەرەکەتە بۆ ئەوەی کەکردەوەی چاکی کە ئەنجام بدەین خوای پەروەردگار منیش و ئێوەش لەوانە بجێڕێکە چاکە و ئیحسان و وەروەها پاداشتی ئەم مانجە ڕەمەزانەمان دەست کەوتە بێ ئینشاءڵڵا وەخوای گەورە تەمەنمان باقی بکات تاکو و ڕەمەزان بە تەواوی تێئەپەڕێنین خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە وردی بەشارەتی خواردن بەشارەتیش بۆ خۆی نابێکە با بزانین مژدەی چیمان پێدا لەگەڵمان بن بۆ ئەوەی بچینە ناو بەشارەت فەرمووی ئەم ێوارەیە هاتوین بۆ بەشارەت خۆ میوان ڕاگرن لەسەر سەر و لەسەر چاوم ئێمە میوانە خێنە سەر چاو و سەر سەرمان پێیان وتم کاگەکرم شاعیرێکی کۆنە دەمێکان نووسێ
وڵی تقریبا ناوە لە شتاوێکەوە نووسم هەشتاوێک تاسا هیچ بڵاو کردوەوە لە ڕادیۆکانە و لە ڕۆژنامەکانە بڵاوکراوەم هەبوو و اینجا لە ساڵی 1966 لە مێرەجانی نەجەف بەشداریم کردووە بۆ تۆ بە شعر جگە لە کوردی بە زمانی تریژە نووسی زمانی کوردی و عەرەبی و خۆم زیاتر فارسیش ئەزانم بەڵام زیاتر بە کوردی و عەرەبی شعرم نووسیوە و هەش نووسم کاگەکەم لەم بناری هەورامانەش نزیکن تۆ بە هەورامیش نانووسی وڵی هەورامی ئەزانم بەس وڵی نەمزانیوە تاکسان نەمتوانێت بە هەورامی زۆر حەزیشم کردووە قورسە قورسە بەڕاستی بۆ شتێکی جینیشە بەڕاستی زمانێکی ئەدەبیشە جوانە زۆر ناسکە زۆر ناسک و هینە بەڵام بەڕاستی شعری کلاسیک تۆزە ناڕەحاتە کاکەکرم تەمان بینەران دوایی لە منی قوبوڵ ناکەن شاعیرێک مقابلە بکەم و شعرێک نەڵێن شعرێکمان بۆ بخوێنەرەوە بەسەر چاو من طبعا ئەم شعرە پێشکەش بە تەلەڤیزیۆنەکەتانەکەم و بەس بە جەنابیش بە تایبەتی ئەم شعرە باسی ئەوەم کردو وەختی خۆی کە نووسیمە کە ژیان هیچ نرخێکی نییە ئەم ژیانە ئەگەر شتێک بۆ قیامەت نەبێ ئەلێ گەر مڵکی تۆ بێ ئەڵمان و یابان یاخود بە ساروخ بچیتە ئاسمان قاپ و قاشاخ هەمووی ئاڵتون بێ مادام کە ئەمری فرسێ نایەنێ وەک چۆن هاتووی تۆ بە منداڵی ئێستاژ وا ئەڕۆی بەدەست بەتاڵی لەم دنیاەدا هیچ نەبووم حاڵی هەتاکو ماوی و شتی و پێکرێ پێشووی قیامەت زوو بخەرە ڕێ چونکە بۆ مەرگ پرسی پێ ناکرێ کاتێکە زانی بەربینی و ئەگرێ هەزاری وەک تۆ و قارونی گومڕا هاتن و ڕۆشتن لەم سەر زەویەدا گەر مڵکی تۆ بێ هەر هەموو دنیا ئاسوودە نابی تۆ لەم ژینەدا دەست خۆش بێ وڵا شارێکە خۆش بوو دەست خۆش بێ ئاخوا کاگرە منش داوا لێ بور نەکەم کە ڕام گرتی تۆ بە پەلەش بووی ئەرە میوانن یا خەڵکێنن چۆن قوربان باشش کرد ببوورە داشمانگرتن چۆن قوربان چاکش کرد بەستا چۆن بە قوربان سەحەتان چۆن باشش کرد ئەی لەگەڵ ڕەمەزانەتی چۆنن بۆ لەو جارە سەرەتایە گەرم نییە باڵتان لێرە یا خۆ دەی باشە ئەی گیش و کاتی چێ باشە یا خۆسەر قوربان جان داوا لێ بر نەکە ڕامانگرتن قوربان سەرچاوەکانم قوربان جان داوا لێ بر نەکەین قوربان بەردانەتان لەکوێنەوە پێچەی ئەمەی شاخ و ئەو هینە کوێستانیانە بێت ئەم بەردانەی ڕیشە ڕشن تایبەت ئاوا لێرە هێناوتانە لێرە داتانە جوان ئەی ئەم سنوبەرانە سنوبەرانە وڵای کاتی خۆم ناشتومەتر من ئام لێ کردتر ئەوی لە دوای مرۆدەوزەی خەریکی کەوتر ماشەڵڵا وڵا هینەکە جوانە ماشەڵڵا باخەکە جوانە درەختەکان درەختی هینن بەری و خواردنەوە وەڵا ماشەڵڵا جوانە بەس پێچێ زۆر نێنە ناوی وەنیە خۆی مێشێکی خراپمان نەکرد دوای لێمە تۆڕ نابێت یاخوا لەشتان سان بێ وەڵا ماشەڵڵا جوانە سەلیقەی پێوە دیارە ڕەمەزانەتەکەتان چۆنە ڕۆژکرد باشە بۆ ئیشی چیەکەن ئێستا وەختی چییە؟ کاتی فەلاعیە تەماتۆ هەروە بژاری تەمام کردوتانە وەختی بژار و شتە یا ئەیکێڵن باخ جاوشتی هەیە لای بری دەرمانی بۆ شتەکەی چاپ ئاوی تەماتۆ چیت بدێرین تەماتە وشت لێرە بۆ کەی پێیەکە بۆ مانجی چەند؟ وەڵای تەقریباً لە مانگی پانزەی شەش و مانگی حەوت ئەنجام پێ بدەم
لا حاجی چۆنی شکر باشی بەخێر بێن یاخۆ سەر چای من بێن سپاس دەکەین ئەڵێن ماشەڵڵا لە گوندەکە باسییان کردوتیان دەستڕەنجینی زۆر ماشەڵڵا ئەوەستانەوە بە چای خۆتان ئەیبینێ باشەوە هەر بۆ حەزی خۆت یان پێت خۆشە ینی بۆ حەزی خۆمە پێم خۆشە بۆ حەوشەکە جوان چی و چی ڕوانووە وڵی ئەمانەوە ئەیبینیت و ئەمە دارە و ئەمە خوانێ و ئەو شتانە بە تەل و بە شیش و شتەک لێت و کردوم باشەڵەن ئافرە زۆر حەزی لە گوڵ و گوڵزار و سەوزایە بەس پیا بە پێچەوانەوە پیاش وایە حەزی لێەکە چۆن حەزی لێ ناکەن ئەوە هاوکارە پیاوەکەت ئەلحەمدوللا زۆر باش ئەی حیوانداری ئیسان هەیە حیوان شتمانی ئەمە مانگایەک مانگایەک بەشەکە ئەی باشە بۆ خۆمان باشە حیوانی وردیستان نیە ئەو بۆ شوێنەکەی ناگونجێ بەخێو ناکرێت بەڵاتان نییە و شوانیش زەحمەت دەسەکەوە هەموو ئەو دڵکەمانەشە هەر لە ماوە خزمەتێکم ئەی حاجی لەگەڵ ڕۆژوان چۆن وەڵا باشن شکر لە خواوە زیاری شکر باشن وەڵا لە خواوە پاشەوان زۆرتر گرنگی بە چیە دەن خواردن هەرچە خوا بیدا آخر هەندێک ماڵ هەیە پاشەویش کاڵ ئەستن ئەبێ دیسان شلەو برنج و گۆشت و نازانم شتانە دروستکەن هەیەشە هەر بە سپیایی و پەنیر و ئەم شتانە بەڕێکە لێ باشە پاکەتان یاخوا خۆ خراپان نەکردو هاتوینە ناو سپاس دەکەین السلام عليكم باشا شكرا لك باسط رزق شكرا ماشي باخذ ما سلامات باشا شكرا جناب مختاری ئەم دێوانێ بەڵێ مختاری پیاڵن لێرەوەنی مختاریش بەڕسمی مختار لە هەندێک شوێن کوێ خاشی پێگوترێەوە لە هەندێک شوێن پێوتیا مختاریشی چییە لە لاندەیە وەڵا ئیشی ڕێخستنەوەی گوندەکەی مەسەرەن ئیشی کارە لەلایەن دەوڵەتەوە مەسەرەن داواکاریەکرێت لە زەراعەوە لە ناحیەوە لە مەسەرەن ڕێکخراوەکانەوە ئیشی کارێکانێ بێ بالنسبة لزراعته وبالنسبة أحصاء تو جناب دمك مختاري أم ديت تقريبا بود 12 صالة بيت دي الحمد لله لسدسي تو يشكرا بودي لا خدا بزياوية باشا الحمد لله باشا بيم خوشك حما صال بزان بشارد يعني سي أقل ناوكي خوي ديارة كردية بشارد من وان بيستوا وكنت شون علي لما مجدوا هاتوا مجديت وايه ام بشار يما لكردي شهر بشارت بين حسابك وكو زماني كردي حسابك بس قال سروي هر بجدي بشارتها بناي مجدي يعني ام بشارت من وابستوما لزماني بكري سورة لبكراوا دانشتوا بله ام قردي اما قردي اكماني لان بشتي ديوا بله اما بلين هيني كابو نعمة يعني كتولي بريد ام بريد انا بيانتون مشتر لو بشار جهيل اللي راجية او بكريج بكراوا دانشتوا قلاكيج دا خرمال بوا لبيش باشا دانشتا يا هرشي بيان تعلين امانة لراو نعمة بورينو مثلا برقيلية دانو شتوا اودم او دم ايجرنو امانة يعني ليرو مجدان داوا ليرو مجدان داوا كل ام مجدا او كسي كلا بوا لازم خوينا بشارت بوا يا بناي مجدك او بشارتي باشا لا اشارتي شونات ليرو اشارتي كان زور ميل بشارتك وهات ولا لمجدك زور ميل قديمان وكمن بيستوما دس بدس ناو كل قديم ودان راو كاك حمس الله عندك كم مالا عندك استا نود معلمي مثل تيرو قبيليش بيقاتوا مثلا قبلنا وبنا مالي شافي وهاروني او حوراني
ئەوە نەوڕۆڵیە ئەوە شەمێرانیە بەس هەورانیشتان تێ تیامانە ئەی تەبایی گوندەکە چۆن تەباییمان زۆر باشەوە پێ ئەوەی کەوا ئێمە ئەم قەبیلانە لە ناویەکەین تا ئێستا لە خوددا بەزیابێ ئەگەر تۆزێت دەمە بۆڵێ یان ناکۆکێ بێ بەهیمەتی هەموو لایەکان نەمانێشتێشنە بکات و تەبایی و برایی تا ئێستا ژیاوی ئەی لە مەسەلە کۆمەڵایەتەکانە چۆنن تەبایی کۆمەڵایەتی لەسەر لە بۆن و مەراسیمەکانە چاک بەدەم یەکەوە بەدەم یەکۆی ئەی پرۆسی ڕەمەزان نەچەنە سەرەتایەتی ڕەمەزان چۆن هاتوتە ڕەمەزان هەر لە قەدیمەوە لە قەدیمەوە لەم گوندا من مناڵ بووم پێشوازی بە گەرمی دەکراوە من مناڵ بووم ئەو مناڵە مزگەوتمان هەبووە مامۆستامان هەبووە دەستی مامۆستا مەلا حەمەمینی سەرا بەشکو بیناسیت ئەو مامۆستا ژەرماوە لە حیاتە ماوە ئەم دووسێ ڕۆژە چاوم پێکەوت ئیترم ڕەمەزان ئەوەی من ئاگام لێ بێ بەدەگمەن ئەگەر خەڵکانێکیش نەیگرێت شەرمەکان لە دەروە شتێ بخۆن ئیش و کار زۆرتر لێرە چی ئەکرێ فەلاحەتیەوە بە حیوانداریەوە بە چیەوە ئێستا حیوانداریمان تقریبن دووسی ڕانیتایە هەر ڕانەدەری سەرێت دەبێت بەڵام زۆربەی فەلاحەکانمان بە باغداری وە خەریک باغداری و وشکەدانی گەنم و جۆ حیوانی هەر حیوانی ورد بەخێوەکە حیوانی و ڕەشەوڵاخی شەر ماڵی وڵاخی کوردوان و سیان و ئاوا جگە لە وشکەدان شتی تر چی ئەکرێت زۆرتر لێرە تەماتە و ئەم شتانە وەڵا تەماتە بەس بەشی خۆمانەکەین و بامیش هەیە مەسەلەن ئەیکان نیو سەعاتێ نیو دۆلمی ئاواگەر مناڵیە بێت ئەگەر نەیش بۆی ناکری بۆ ئاو چ دەکەن ئاوی زرعات و بۆ ئاو هەموو ئەرزەکانمان زۆربەی حسام کردو 55 بیری سەدحیمانی باشە ئەو بیرانە زۆر سەریان ئاوەڵایە و زۆریش دەمیان گەورەیە ئەوە مەشاکل دروست ناکەن بۆ وا شکوتایسان نەبووە چون بیرەکان قوڵ زۆر خۆڵ ئەوە بیرانە وشک ناکەن ئەو بیرانە ناوەڵا وشک ناکەن چونکە لە وشکە ساڵەکانە زۆر کناوە زۆر کناوە گەیشتە عەدی ئاوی خۆی بەزی ئەم ساڵ هەر وشک ناکە منە زۆر هاتۆتە سەر سەر لە شوێنی ڕەمپاکان لە شوێنی مەکینەکانە ئاو وەساوت ساڵ ئاوی جەرزەویژە الحەمدوللا شکر زۆر بەس وەسامە و بیرەمان 11 مەتر سێری کراوانێت مەتریە تا مەترونیەکی ماوە بێتە سەر چت پێ خۆشە لە ڕگای تەلەڤیزۆنەکەی ئەمە بگا حەزەکەین یانی بۆ چ بۆ گوندەکەی خۆت چ بۆ دەرەوەی گوندەکە هەشتێک بێنمە لە خزمەت لە ئێمە خێبێسەر چاومان سپاسدان واللهی وەکو خزمەت ئێمە مزگەوتێکمانەیە ئەوە دیارە ئالی خەیرن زۆربەی وەدای خێری شان دەگەڕن مزگەوتەکەمان بەڕاستی حەزەکردی گوێن لە نزیکەوە دەچینش ڕسمێکی وێن شەق و پەق بووە ئیتر زۆریش دەمناولا بەخوا محاولەم کردیە هەتا چوومە ئەوقاف پارەکە وتم پرێکی بەرازام هەیە لە خارجە داوای ڕسمی مزگەوتەکەی کردووە و هەندێک ئیشی تیا بکە بەشکم لە ڕێ خێرخوازی و مزگەوتێکمان بۆ دەرکات ئێوە کتابێک و کونی ئەم مزگەوتم بە نێوتیان ئێمە ناتوانین کتابێن بۆ دەرەوە خۆتان چیتان پێدەڵێ ڕێ خۆمان وەکو ئەوقاف فاتحەمان بۆ خوێن تەمەناوەکە ئینشاءڵڵا لە ڕێگەیان بەرنامەوە ینی ئەو کەسی کە حەزەکە ماڵی خۆ ئاوەدان کاتەوە بەتابەتی لە گوندێکی ئاوەدانەکە نزیکی 90 ماڵی تایە ینی بەتەکید دڵنیاشم لەوەی کە ئەلحەمدوللا بەرەو مزگەوتان ئاوەدانەوە لە خوددا بەزیایی خەڵک ڕووی لە قیبلە و ڕووی لە دینە وەڵڵا جومعەکەین تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا کەسێک بتوانێت مزگەوتەکان بۆ ئاوەدان کاتەوە ئینشاءڵڵا خێرێکی عەزیمە و سپاس دەکەین قوربانێمە لە خزمەتمانە خەسەر قوربانە خزمەت من یاخوا بەخێر بێن سپاس دەکەین
ماشەڵڵا ماشەڵڵا ماتۆڕەکەشی جوانە چۆنی کاکە باشی دەنگ باسە چاشی ئەم ماتۆڕە بۆ ئیش کردویە هەر بۆ پیاسەکردن بۆ ئیش و بۆ پیاسش چەندت پیاوە 400 باش ئەمە ڕقم شتی هەیە بەس مەنەفێس مانەفێستە یعنی ئەتوانی بیبێ بۆ هەڵم زوو سیروانەوانش گەشەینی مسابقە شتێکی پێکەی جارجار چەند ماتۆڕی تایە بەشارەت بەشارەتی خوارۆڵە 20 دان 20 ئەو پەڕی 20 دان هەیە ماتۆڕێکی زۆر گران بێت نازم باسی جۆرە ماتۆڕەکەن بەدحە نازم چییە ئەوانەشی تایە ئایراوانتیانی سیرواناتێ تایەتی تۆ لەوانەیە کە بجازەفەر بە ماتۆڕەکەی ناوەڵا من زۆر ناسیران بۆ بڵی بەس هەموو گەنجێ پێیەکە تر خۆ ئەحمەد تا کوێ پێڕۆی ئەمە تا هەڵەبجە و سیروان و سیسایاب دەی زۆر باشە فەرموو دکتۆر جان سلام علیکم. علیکم سلام ئەوسەجان وەڵا حەزەکەم ببوورە ئەگەر بکرێت زەختێکم بگری بزان بەم ڕەمەزانە من عادەتەن زەختم زۆر داوەزە ڕاستی فەرمووی تۆزێ بە حکمی ڕۆژوش ئێستا بەرەوەوە چێکە زەخت زیاتر دابەزێت دانیەگەر هیچێک زەختی دابەزی بوو ئاساییەوە نییە طبیعیە بەڵێ لەم حاڵەتانە طبیعیە شەکرە دائەوەزێ زەخت دائەوەزێ ئاساییە زۆر باشە بابزانێ من دابەزێتی بەڕێستا خۆی دابەزین ئەوانەی باشتر بێ خوا نەخواستە ئەگەر بەرز بەتەئکید بەڵام هەموو شتێ هۆکاری هەیە بەڵام زیاتر دابەزینەکان هۆکاری فیسیۆلۆجیە جاری وا هەیە بەهۆی نەخواردنەوە بۆ مودەیەکی زۆر زەخت دابەزیە ئینسان تووشی ئارەختنەوەیکی زۆرە بێ یا بۆی هیلاکی بەڵێ بۆ حاڵەتانە طبیعیە کە زەخت دابەزێ بەڵام ئەکسەرێتی کە زەخت بەرز بێتەوە هۆکاری تری هەیە کە پێویستەکان معالەجە بکرێت. الحەمدوللا زەختە زۆر باشە 11 بە 7 لێدانی دڵش و ڕێک و پێک و مەزبوط لەش ساغ و سەلام ئینشاءالله. دکتۆر ئەم بنکە تەندروستیە بەڵێ مامۆستا شتی پێویستی هەیە بۆ دەیەکە تقریبەن دەیەکە نزیکی 90 ماڵە بەڵێ تقریبەن 90 بۆ 100 ماڵێکە بێ الحەمدوللا لە عیلاج و زۆر باشین باش لەخوا بەزیابێ ئەو نەخۆشانەی کە زۆر ببوورە ئەو نەخۆشانەی کە زۆر لێرە هاتوچۆ ئێراکەن چ جۆرە نەخۆشیەکە چووکە عادەتەن لادێ جیاواز بێ بالفعل ئەکسەرێتی مناڵان تووشی هەڵامەت و پەتابن ئیسابەی بۆری هەوا و حاڵەتی زەختوان هەیە بیناوبین حاڵەتێکی حساسیەتی پێستیان دان ئێشە ئەو حاڵەتانە زیاتر ڕۆکەنە ئێرە و دووری ئێرەش لە مەڵبەندی تەندروستی سیروانەوە تقریبا 2 کیلۆمەترێکە بێ و نزیکیشین لە تەواریە و تقریبان بە 7 دقە بۆ 10 دقە هەر نەخۆشێک حاڵەتێکی تەواری هەبێ لێرە فراگوزاری سەرەتایی بۆکەین و ئەتوانین بە زووترین کات بگەینە ئەو ئەی بابەتی مار و دوو پشک بە تابەت ئێستا کە بەڵاوەردە گەرمی کرد و ڕاستگوشیش زۆرە سپاس بخوا ئەمساڵ هیچ حاڵەتێکی وامان نەبووە پار تەنها یەک حاڵەتی پێوەدانی دوو پشکمان هەبووە ئەوەش لێرە کۆمەڵێ علاجی فراگوزاری سەرەتایی هەیە بۆمان کردو و ئیحالەی بەشی فریاکەوتنمان کردو. باشە ئەو کەسی کە لێرە ئەمێنێت بڵێن لێرەیە ینی سەرپەرشتی ئەم بنکەی تەندروستی کات ئەبێ شەو ڕۆژ لێرە بێ ینی هەر وەختێک کە پێویستیان پێی هەبوو بۆی هەوڵاتیان ینی لێرە یاخود وەڵا ئێمە بە حکمیەوەی ماڵوان لێرەیە دەوام ڕۆژانە دەوامی ئاسایی ئەەکەین بەڵام دوای دەوام هەر حاڵەتێکی تر هەبێ من لە خزمەتی ئەم خەڵکە بە ڕێزام شەو بێ ڕۆژ بێ هەر کاتێک بێ پێم وتون هەر حاڵەتێکی زەرور هەبێ من لە خزمەتی بە ڕێزیان لەشتان ساغ بێ ئاسەکەم بەخێر بێ ناخۆ ئەی حاڵەتی با بزانین وەلو ئێمە ئێستا لە سەرەتای ڕەمەزانین بەڵێ بەس ئایا ڕەمەزان حاڵەتی تەندروستی با بڵێن بە جۆرە لە جۆرەکان
وا لە کردو کە خەڵک زۆرتر ینی مەقاومە بکە یا نەخۆش بکەوێ سەرەتا ڕەنگە بە دەرنەکەوێت بەڵام مەبەستمە هەر خودی ڕۆژوو هۆکارە بۆ ئەوەی کە وەکو جۆرێک لە خۆپارێزیە یاخود با بڵێن هەندێک کەسەیە لاوازە خۆی ناگرێ ئەو حاڵەتانە چۆنە بەتاکید لە ڕووی ئەو حاڵەتەوە کە پار تەجروبەمان کردووە نەخۆش کەمترە لە ڕەمەزانە وەک لەوەی کە لە ماڵەکانی پێشووترا ڕوەدا ئەوەی تەنها هەبێ حاڵەتێکی تێکچوونی کۆ ئەندامی هەرسا ئەوەش بەهۆی ئەوەی کە ئەو کەسانە نزیکەی 14 ساعت بۆ 16 ساعتێک بە ڕۆژوو ئەبن لەوە چێت لە جۆری نەوعەتی خواردنەکە تووشی ئەو حاڵەتە بن کە ئازاری گەدایان بۆ دروست بێ ئەگینا ئەلحەمدوللا لە ڕەمەزانە نەخۆش کەمترە و خەڵک سیحەتی باشترە بەهۆی ڕۆژوگرتنەوە. باشە ئێوە لەم بن کە تەندروستیە ئەتوان چ جۆرە دەرمانێک بدەن حتممە نێو هەموو دەرمانێک نادەن بڵێن هەموو نەخۆشێک لێرە چارەسەر نابێ ڕەنگە وەکو فریاگوزاریەکی سەرەتایی یاخود جۆرە لە فریاکەوتن بێ دواتر یا حالێکە مۆشونێکی تر بەس ئەو دەرمانانێک کە زۆرتر لێرە سەرفە بن چین ڕاست فەرمووی وەکو دەرمانەکان بە گشتی قسە بکەین دەرمانی ئازارشکێنەکانن ئەنتیبایۆتیکەکانن کۆمەڵی علاجی با بڵێن حاڵەتی حساسێت و ئەنتیهیستامینەکانی پێ ئەوترێ ئەو حاڵەتانە زیاتر ینی لێرە سەرفەکرێ و ئەدرێ هەنی بەگشتی بۆ ئازار بۆ هەر حاڵەتێکی کتوپڕ یا حاڵەتی سکچۆن شانەوە بەرزبوونەوەی زەخت بەرزبوونەوەی پلەی گەرمی لە مناڵانە لێرە ئەو عیلاجانە ئەکرێ. سپاس دەکەین کار دکتۆر ماندوومان کرد بەخێر بن سەرسام چێ؟ ڕوشون؟ ئەمەش گارز بێڵە؟ ئەوەی گارز بێڵ هاتە ئەو گارز بێڵەکە بۆ تۆ باش؟ ڕوشونیش بۆ تۆ باش؟ ئێوە بە ڕۆژوونین وانە؟ ئەی کەی بە ڕۆژۆ بن؟ ساڵەچکە؟ ساڵەچکە بە ڕۆژۆ بن؟ سەرەتاکەی ڕەحمەتە حەزەکەم لەم ڕەحمەتەوە دەست پێ بکەین چۆن ڕەحمەتە ینی ڕەمەزان بسم الله الرحمن الرحیم حەمد و سەنا و سپاس و ستایش بەخوای گەورە و پەروەردگار درود و سەڵات و سەلام بەرژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا و بەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی هەڵبەت منیش وەکو خۆم وەکو وتاربێژێکی گوندی بەشارەتی خوارو بەخێرهاتنی جەنابتانەکەین کە بەرنامەیەکتان هەیە تایبەت بە ئێوارانی مانگی ڕەمەزان یاخوا بەخێر بێن سپاس و دەستخۆشیمان هەیە بۆ جەنابتان بەسەرکردنەوەی گوندەکانەوە سپاس و دەستخۆشیشبانەی بۆ بینەرەکانی کەناڵی ئاسمانی پەیام کە بەدیار ئەم بەرنامانەوە دائانیشتن و گوێبیستە بین و سیر ئەکەن هەڵبەت پێغەمبەری خوا ئەفەرمێ ڕەمەضان ئەوەلوه الرەحمە فعلا مانگی ڕەحمەت زۆر جار کەسێک دوژمنایەتی ئەبێ کۆمەڵی خەڵک ئەچن بۆ لای بەم تەعبیرە دەری ببڕم کابرای سەحاب ماڵ کە شتێکی هەبووە کوژراوێکی هەیە مصیبەتێکی هەبووە زەرێکی لێکەوتووە باڵی عەفو کە ئەکاتەوە بلا تەشبیه و بلا تەمثیل لله مثل الأعلى نمونەی جوان بەخوای گەورە و پەروەردگارە دەرگای ڕەحمەت دەرگای عەفو ئەکاتەوە خەڵکی ماڵەکەی بەرامبەر کە زەرەکەیان داوە کوردەواری ئەڵێ بەعام خۆیان ئەکەن بە ماڵی کابرا
نمونەی جوان بۆ پەروەردگارە خوای گەورە و پەروەردگار کە ئەم مانگەی داناوە مانگی ڕەحمەت دەرگای ڕەحمەتی کردووەتەوە لە خەڵکانێک لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك على ما كان ولا أبالي ئەگەر زەویتان پڕ کردبێ لە گوناه و گوناه گەیشتی بێتە ئاسمانەکان ئێوە بڵێن خوایە لێمان خۆش بە خوا لێمان خۆشە بێ ئەمەی ڕەحمەتەکە ماشاءالله مامۆستا بە پرسیارێکی تر بکەم جنابەت وتاربێژی ئەم مزگەوتەی تا چەند ینی ئەم پێش ڕەمەزان ئەم مژدە خۆشە ئەمەی کە مەسەڵەن سەرەتای مانگی ڕەمەزان ڕەحمەتە وەکو جەنابەت باست ئەگەر ئینسان ئەم هەموو گوناهەشی کردو هێشتا خوای گەورە هەر لێ خۆشە بێت تا چەند ئەم پەیامەتان گەیاندووە بۆی ئەسەن گەنجەکان دڵخۆش بن بۆی بە شەوق و زەوقێکی زۆرە مەسەڵەن بۆ نمونە کابانەکان بە ڕۆژ بوو بن بەتەمەنەکان بە تموحێکی زۆرترەوە بە ڕۆژ بوون تا چەند ئەم پەیامە پێش ڕەمەزان گەیشتووە مژدەی زۆر هەیە مژدەی زۆر هەیە ئەمە مژدەکانمان لە پێش مانگەڕم ئیسیعدادی حاڵی دەرونی سایکۆلۆژی کۆمەڵایەتی مالی هەمووی دەری بڕیوە خەڵک بۆ بەخێراتنی مانگی ڕەمەزان لەگەڵەوەی شێمە ئەم مژدانە ئەوەی کە لە فەرمایشتی پەروەردگارە هاتووە وە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه وسلم پێش مانگی ڕەمەزان بۆ ئیستیقبالی مانگی ڕەمەزان دەرمەن بڕیوە من پێتەڵێم خەڵکی میلەتی ئێمە میلەت عاشق بە خوایە میلەتی کوردیمە عاشق بە پێغەمبەری خوایە عاشق بە مزگەوتە عاشق بە مانگی ڕەمەزانە هەر لێرە ئێمە لە منتیقەیەکان کە ئێستا ئێرە گوندی بەشارەتی خواروە خەڵک خەریکی فەلاحەتە خەریکی بەخێوکردنی ماڵیات و ئەوانەیە لە مانگی شەعبانە هەموو ئیستیعدادێکی دەربرێ بۆی بچێتە ناو مانگی ڕەمەزان بە ئیستیعدادی حاڵەتی دەرونی مادی بڵێم یعنی سایکۆلۆژیەکەی ماڵی ئیشوکاری فەلاح هەمووی جێبەجێ کرد بۆی لە مانگی ڕەمەزانە کەم عەزێت و ئازار بکێشێت يعني خلق استعدادي درب الريوة أما جدانش كخواي وري الپروردگار درب الريوة لقرآن كبابي توبية ودرقاكي حتى تطلع الشمس من مغربها خوا درقاي توبة داناخا حتى خور ليو هليت يعني روجي قيامة أما جدانا مجدكاني روجي مانجي رمضان روجي مانجي رمضان بروجبوني مانجي رمضان رو كردنا أخوا زور لا فرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئاەتەکەیشا تاکید لەوە ئەکاتەوە خوای گەورە ئەفەرمی ئەوانەی کە گوناهیان زۆرە ئەوانەی کەوا کۆڵی گوناهیان بۆیان هەڵناگیرێ ئەگەر تەوبە بکەن و ڕوو بکەنە بارەگای خوا ڕەحمەتی خوا یوبەدیل الله السەیئات حەسەنات خوا گوناهەکانن بۆ ئەنووسێ بە چاکە يعني ئەیگۆڕێ بێت خوای گەورە بۆیان ئەگۆڕێ یوبەدیل الله ئەوانەی کە گوناهیان زۆر کردووە بەس تەوبەیان کرد توبان أنجم ده بس كام توبة أم توبة قرنج إمام عمر أفرمي يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا إمام عمر لتفسير ما أفرمي أوانيك توبة أكن توبيك نصوح يتر بري هذا نشنو سر أو هلو كم كرتي وجناها رويا كروت أخوا روبا قبلة روبا بيغمبري إخوا اتباع لبيغمبري إخوا صلى الله عليه وسلم بشون كوتي بيغمبري إخوا إمام عمر أفرمي هركات يقبيني تان شير قراب وجوان أبيت توبة كأوابي زۆر باشە ما مۆستا ئەگەر ئەم تێڕوانینە ڕەبت بکەینەوە بە گوندەکەەوە چونکە مێسان لە بەشارەتین بینێران ئەما بینن کازانێ مە هاتوین بە گوندی بەشارەت جەنابیشت دڵنیام لەوەی کە نەفسیەتی مادەم لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەلحەمدولیلا شارەزایەت هەیە دەرونی خەڵکەکەشت خوێنەوە تا چەند دەرونی خەڵکی بەشارەت مولایمە ڕێکوپێکە ئامادەیە یاخود پێشوازی کردووە لە ڕەمەزان هەچەند ئێمە لە سەرەتای ڕەمەزانین بەس تا چەند تۆ جەنابەت لیان ڕازی تا چەند بەسەن بە پیر بانگەوازی خوایی و بە پیر بانگەوازی ئاینەکەوەیە ئەکرێ بڵم وڵاتی ئێمە وڵاتی کوردستان ئێمە الحەمدلله خەڵکێکی متدەینە خەڵکێکی ئالی نوێژ و عیبادەتە من 10 ساڵە لە خزمەتی ئەم گوندا بەیەک و لە خزمەتی پەیامی مزگەوتین یعنی مانگی ڕەمەزان کەیت فعلا شەوق و زەوقێکەیە فعلا شەوق و زەوقێکەیە بۆ مانگی ڕەمەزان بووی بە ڕۆژ بوون هەر ئیستیعدادی ئەوان زۆربەی ئیش و کارەکان کە لە مانگی شەعبانە ئەنجامەدەن بۆی بکەنەوە ڕەمەزان ئەمە حاڵەتی ئەوەی شەوق و زەوقێکیانێ بۆ پەیامی مزگەوت بۆ پەیامی ڕەمەزان بۆ ڕوو بەخوا بۆیە خەڵک ئیستیعدادەکەی بۆیە گرمگوڕە لەگەڵ پێش فەرزەی مزگەوتە تەراویحەکانمان جێگە نابێتەوە مزگەوتەکانمان قەرەباڵخە زیاتر گەرموگوڕێکی تایە بەو بەشەوە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم کە شەیطانەکان بەسرانەوە ئەوە ئێمەن ئەیبەسینەوە ئەوە ئێمەی زیاتر ڕوو ئەەکەینە بارەگای خوا شەیطانەکان ئەبەسینەوە ئەوە ئێمەین ئەڵێن ئینی صائیم یا ئەنە صائیم تەعاملێکی زبرمان لەگەڵ یەکتریانە ئەوە ئەهلی ئێمەین ئەهلی نوێژ خوێنانی ئێمەین کاسەسەی دراوسەکان ماڵی وایە پێنجی بۆ ڕۆیوە
ئەوە ئێمەین بەخشینەکان زۆرە ئێوارن ئەبینی ماشەڵە لە مزگەوتە ئەو خورمایانی ئەو لوقمێنێ ئەو لوقمە خازیێنێ ئەو ئەم ئیسعدەدە جاری وا هەیە زبریەک هەیە لە بینی دڵ و منوتوە بەڵام بەم شتەی کە ئێنەی بۆ مزگەوت کە تۆ ئەی خۆی زبریەک لە دڵی منوتوایە من ساحێبی ئەجر کەواتە میلەتی ئێمە ئەهلی ئێمە گوندی ئێمە و گوندەکانی کوردستان عاشق بە مانگی ڕەمەزان عاشق بە نوێژن عاشق بە عیبادەتن عاشق یعنی وەک کوردەواری وتوتی کوێرە دیەک نابینی ئیلا بەرنوێژێکەیە ئیلا مزگەوتێکەیە ئەلحەمدولیلا میلەتی ئێمە من لە شوێنی کەژوتومە یعنی عاشق بە عەمرەیە بەرناکەوێت عاشق بە حەجە داخیە ناو ئەنووسێ ناوی نایەتەوە قەرزارە بێ لەسەری عاشق بە قوربانیە قەرزی بۆ کا سەری ئەبڕێ زۆر جا ئەگەڵ لەگەڵ دراوسێکەیشیە شتێک لە بینی هەبێ باشترین پشکی وەنرە چونکە چاوەڕێ ئەجرە بۆیە ئەلحەمدولیلا میلەتمان میلەتێکی موسڵمانە خەڵکمان گەرمە لەگەڵ خوا و مزگەوت ئەلحەمدولیلا مامۆستا کە سەیری مزگەوتەکەی ئەندازێک لانی لە ڕوو ڕووکارەوە من نازانم ئەوکو عیبادەت جەنابەت باست کرد دیارە ئەلحەمدولیلا عیبادەتی گەرم و کوڕی تیاکرێ بەڵام مزگەوتەکە لە ڕووکاری دەرەوەی زۆر بێناز و بێخزمەت دیارە ڕووکاری چییە کە نەتوانراوەم مزگەوتە بەس ینی تۆزێک ڕێک و پێک کرێ بۆ یاخێک بکرێ ئەو مەسەلەن شوێنانی کە شکاوە چاک بکرێت بەڵێ وەڵا ئەهلی گوندەکە لە خەمی کردنەوەی مزگەوتیەکان ئەلێرە لە خەمیان بۆیە زۆر دەستکاریشان نەکردووە حتا ناو چونکە مزگەوتەکە خوا خێری برایانی ئیغاثە بنووسێ کە جەنابی مامۆستا عەبدوڕەحمانی مامۆستا عوسمان ئەو کاتە لە سەردەستی ئەوانە ئەم مزگەوتە کراوە برایانی بزوتنەوەی ئیسلامی ئەو سەردەمە ئەم مزگەوتیان بە تەکمیلە گەیان بۆیە مزگەوتەکە تقریبا زیاد لە 15 ساڵ بەرەوژوور 20 ساڵێک بەرەوژوور تەمەنی هەیە پێویستمان بەوە هەیە مزگەوتەکە شوێنەکەی منطقی ئێرەمە شارە زووزاتر منطقەیەکی زۆنگاوە بم تابێر بڵێم زوو ئەتەقێ زوو شەقەبا زوو ئەڕۆ ئەگەر دیوار بەم دیوێ نەبێت بەشێکی ئەوەیە خەڵکی گوند چاوەڕێن لە چاوەڕوانی خێرخوازانە و لە چاوەڕوان تەقەدان لە دەرگای ماڵی خێرخوازان بۆی بتوانین مزگەوتێکی باشتر و نایابتر بکەینەوە لێرە بەشی دووەمەتی ئێتەوە سەر حکوومەتی هەرێم یعنی بەشی دووەمی حکوومەتی هەرێم وەزارەتی ئەوقاف ئەبێ لە خەمی مزگەوتەکانە هابێ با لە گوندەکانی شابێ حەقی خۆیەتی کولفەیەک من حەیەک دابین کە بۆ تعمیرکردنەوەی مزگەوتەکان بۆ تعمیرکردنەوەی مزگەوتەکان ئەکرێ گوند لە خەمیشتی ترابێت بۆ خۆیان بەڵام بەڕاستی ئەرکی وەزارەتی ئەوقافیش ئەوەیە بەشێکی ئەوەیە ئەبێت لە خەمی نوێژەنکردنەوەی مزگەوتەکان بە پێی تەدریجی بێت دەست پێ بکا کە مزگەوتەی ئەوەیە پێش و پاشێک بخالەوەی لە خەمیا هەبێت زۆر باشە دەست خۆش سپاس دەکەین جەنابتان خۆش منیش سپاس و دەستخۆشمەیە بۆ جەنابتان خوای گەورە موفق و سەرکەوتوتان کات ڕەمەزانمان پڕ ئاوادان بێ پڕپەرەگاتی ئیلاهی بێ وڵاتمان پڕ نیعمەتی ڕەب العالەمین بێ دوورمان خالە بەڵاو موسیبەتی زەوی و ئاسمانی بۆ خاتری گەورەی خۆی زیاتر بەرەکاتی خۆی بڕژێنێ بەسەر ئەم گەل و میلەت و وڵاتەمەنە لە کۆتایە سپاس و دەستخۆشی بەنێ بە جەنابتان یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو بەخێر بیتەوە باشش کرد ئەرێەوە ئەوە چ جۆرە هینێکەوە چییە؟ جابڕێە؟ ینی چۆن لەسەر هینەکەەوەی بڕێ؟ لە باتی کەرەنت و داس و ئەوانە ماشەڵڵا ئەمەشێ بەزەوە شوێنەکە نابێ بەرداوی ئەوانە تۆ بۆ ڕاناوەسە ئەگەر شتێک پێمان بناسێنی وەڵا پێم خۆش ئەگەر چی هەیە؟ گاردن ئەمە ئالێراوە ئیشەکە ئەلێرەوە ئیشەکە ئەوە جاران بە شەراوە کەرەنتویە کرد ئەخسا عیبنەیە بینی خاچی ڕێک ئەوە خاتوی لەو بینەوە دەرەچێت
ئەوە کوتە دەبێت شوێنەکە بەردای وشت وڵای بەرد شکێنێرە وڵا ئەشکێنێ سێ دەمیەوێ سێ دەمەگە سێیان شکانای ها دەمەکانی چۆن ئەوە بە سەعاتە چەندێ ئەدورێت سەعاتێ بەشی دەکرێکات دە 12 کرێکارە دەرەوە وەنە زۆر ئەی تراکتۆر و بەشەر چۆنێت پێێکی ڕاستە بەس باشە ئەم دەشتە زۆرتر داچێنن شوێنەکەیکە جای ئاوا هەبێکە زەوی مەڵمەڵن پار گەنمە تر نایکەنە گەنم ئێتە بورە پیاڵێن بورە بەتر دوای گیایکی جوان دەرەکا و دوای خەڵکێکا بەگزر ئێستا وتە ژینەکە شکاوە وەڵام بەداخەوە کوێی شکاوە خۆی ئەمە ناوێت دەمەکانی خنەما دیار نەما ئەمە ئەبینەوە بەڵە بەڵە ئەوە بێ خۆی گۆکێکی یەکێ لەوانەی تیە بێ ئالەمان هەرێکی سێدانی هەرێکی سێدانی پێوەی هەرەوەڵا ئیشە زۆر جوانەکە ئیشە جوانەکە وەڵا بەداخەوە ئەگەر ئێستا نشکایە گوت لە شوێنەکە تۆزێکمەوە بۆ دەرێت وەڵای فەکاک بیلالیش پێوتم جێگەوتمە چم بۆی گیادەرە و کردن لە خزمەتیانە وەڵا داهاتینە خزمەتە بەس بە فایلە چی ئیشەڵا سەری خۆ سەلامەت بێ ئینشاءڵڵا بێ قوربان جان سەر چاوەکەش باڵە خزمەت قوربان سوپاس دەکەم سەلامەت بێ ئەخۆ زۆر سەریعی سەریعنی دەچەنە ڕۆی خوێنێتەوە هینەکە بسنە سەرەوە بسنەوێت چی وەرنە دوا وەرنێرە وەرندەی بابێ خۆ دەرچێت سەریعنی زۆر جاري وایە سەریع ئەو جاري وایە خاوە ئەوە چی پێەکەی تۆ ئیشی پێگەم ئیشی چی ئیشی ئیش ئاخر چی پێ بۆ جای تێ جای پێوازیتەوە جای پێ دێرمەوە دوای ئەڵم ئیشەکە تۆ ئەوە سەریع مەبە سەریع مەبە خراپە تخوا بەڕۆژێ چی بۆ ئیشەکەی بۆ ناژێت چی؟ ئیشەکەیت نەوەڵا ڕۆژەکە بۆ نەخۆشم ناتوانم چیتە ئاڵەمەت خیلی خۆشیە یەک هەڵامەتەکەت ئادێ باشتر بەیانی بە ڕۆژ وای لێکم وای لێکەی دێ باشە سەریع ئیشمە بە باشە باش دەچێتە خواحافیز وایفز ناچۆ یا الله باشی تایە داشە سپاس دەکەین چەند جێم یاری کردووە چوار هیلاک نەبووی ئەی بۆ ڕۆژ و خورز نییە ڕۆژوو بیتوەڵا زۆر فێن خۆشە ڕۆژمان زیاتر زووتر لە بەرەڕوا لە ڕەمەزانە لەخوا بەزی ئەمسا زۆر فێن خۆش دانی ئەمە ئیشی ڕۆژانەیە هەموو ڕۆژێنەیە وڵا هەموو ڕۆژێ لە سعات چوارەوەی چوار زوو نییە لە چوارەوە لە دوای چوارەوە نەوەڵا فێن خۆشە لەخوا بەزێ جەماعەت زۆری نیان بە ڕۆژوو تێتی زووتریان هەمووی بە ڕۆژوو هەمووی بە ڕۆژ وڵا هەمووی لەخوا بەزێ بە ڕۆژوو الحەمدولillah یعنی ئێوە تا دەوروبەری مەغریب لێرە هەتا چارەکێکی بێنێ بۆ بانگ دێری ئەڵێن بەشارەت هەر بالەنە لە تۆپی پێشە تیپی باشی تێ تۆپی پیا ساڵانە خولەکرێتەوە پار لە شەکرالی بۆ ئەم ساڵ لێرە بۆ هەردوو ساڵەکە بەشارەت هەردوو خولەکی بردووە هەردوو خولەکی ئەم ساڵ دوازان ئەم ساڵیش لێرە بوو لێرە کراوە بەڵێ جەماعەتی تیا بڵێنەوە یاریدانەکانی تیا بەزێمە یاری ناکەین زار تەمەنێمان نەماوە ڕاست ئەرە وەڵاتر لەخوا بەزیاوی ئەم ساڵی هەربوون بە یەکەم کەواتە ڕەمەزان بۆ ئێوە خۆشە کە لە دوانیۆڕۆ لە سعات چوارەوە یان لێرە دەستەکەن بە یاریکردن خۆتان بە کوردەکەی مەشغوڵەکەن ئەرە وەڵا لەخوا بەزیاوی زووتر لێمان ڕۆژمان زووتر لێ زۆر شێن ماشەڵڵا گەنجی چاکی تیا بەشارەت زۆری شنیوە هاتووە زۆریشی هاتووە زۆری نا ڕۆژی وایە پێشتی شەشتی بوو ئەمڕۆ سێتی ئەی
ئیشوکاری وشتی ترتان نییە جگە لە یاریکردن و ئەوانە بە ڕۆژ چکە بۆ خۆتان نزان ئێستا بەهارە و وەرزی ئیشکردنیشە وڵای ئێستا نەوەڵا لێرە هەر وەکو ساڵان زەرعاتوشت نەماوە کشێکا بە گەنم و جۆ بەڵێ ئەوەشی کە مەرداری و وڵاغداری و شتانەی هەیە مەشغوڵە بەوانەوە باشە ئەڵەن ڕۆژوان تۆزە تووڕەیە یاریسانەکانی ئەوە تووڕەنین بەس یاری زۆر باشە بۆ عەسابی ئینسانیش بۆ مشکی ئینسان زۆر باشە باشترە لە ماڵەوە دانیشی بێتاقەت دەبی لە خوار نەکەیتەوە هیلاکەبی برسیتە بەس لێرە نەوەڵا لێرە بێتاقەت نابی برسیت نابێت لەخوا بزێ لە ناوم گەنجانە بۆ هەر ڕۆژ تایوەڕێیاریەکەن هەتا ئێستا نەدەنگە لە خەڵقرە هێشتێکی جانە بۆ لێرە دەی باشە سەرکەوتوو بێ باشە لەم ئەم شارە زۆرە عادەتەن گەرمە گەرم وەختی خۆی چۆن بە ڕۆژوو بوون چۆن یان ڕۆژوو بۆ گیراوە یارمەتیدان باشە بەڵام ئەی بۆ شتی سارکردن و ئەوانە بۆ ئاوێکی سار بۆ دوێکی سار چیان نەکرە و کاتە سەوەڵمان تێ خەتومان خوێن سەلاجە و ئەمان خوارد جاو کاتە سەلاجە و سەوڵە بوو قەدیمترە لە من پێش قەدیمترە نەوەڵە لە ژێر ئاوی کونە ئاوی کونە ساردە و ئیتر بۆ خۆی ئاوەکەی شێپاڵەوت کونەکە ئایبێکی بووە بەڵێ ئیتر بۆ خۆی پختە و ئەی ئەو کاتە بە زۆری چی دەکرا زرعات و شتیوا لێرە زۆر زرعاتی چیەکرا برا هەموو شتمانەکرد کوندیمانەکرد ماشمانەکرد تەماتەمانەکرد لۆبیەمانەکرد بامێمانەکرد کاڵ و کوشوتی ئیتر ئەو زەرعەت فڕ و لەوانە وازان پەم و تووتن و ئەوانە شەکرا کرا هەروەڵا پەموو تەماتە هەچی چێتی نیە ئەمە دوێ خۆرە خەڵک بۆی سەرلات بوو گەبرا ئەوانە نەماوە کە بە ڕۆژوە بوون چیتان حازرە کرد ئێستانە ئەوە 20 ساڵ لەمە پێش 30 ساڵ لەمە پێش چیتان حازرە کرد چی هەبوو کاتە قەیسی ڕۆنمانە کرد و برنجمان لێ نیاوە حیوانمان سەرە و ڕێکمانە کاڵ باشە ئێوە ئەو شتە چاکانەتان الحەمدولیلا ئەو کاتە هەبوو برنج لە زۆر کەم بوو ئەو کاتە وەڵا لە خواویەوە هەموو چێت بووە بڕام برنجەکە کەم ئەی لەگەڵ پیاوانە ئیشتانە کردەوە ئەرە وەڵا شوانیشمان کردێتەوە ینی شوان بوون و بە ڕۆژوش بەرخمان لەوەڕانیە حیوانمان لەوەڕانیە چێخمان کردیە ئەی ناوی چییە خەلۆ خەرمان و ئەوانە ئێوە خەرمانتان نەبوو لەمە بۆ ئەی نەمانوەمە جافداری جافداری شلێ ناوخوان و کوێستان و ئێران ماشکان چونەوە ئێوە حیوانتان بەخێوە کرد مەڕووماڵات یاخود حیوانی بڵین گاوگۆن ئەرە وەڵا گاوگۆنمان تو ئێستا خۆزگە بۆ کاتە خوازیان خۆی ئێستا کاوا سەیرەکە ئێستا خۆشترە کارەبا شت زۆرە و ئەو وەختە خۆش و ئا لە دنیانەوە بەخوا بەشەر و ڕۆژە هەمووی بەهەشتی ئەرێ بەخوا یاوارە هاتی تۆ سەر سفرەن و خوارد حیوان و چێت هاتەوە بۆ خەوتی تۆ بیانی هەڵەسای ئیتر نەتەزانی ئاینە دوورەزانی سەر پشتی وای پیاد بەتەنیا زەحمەت نییە یان ڕاهاتووی وەڵا خواوە زایە ماکات یا خۆشەوە یا باشێ گوێم نەهێزی نییە بۆ خۆم چەند ساڵە تایسا من ئاوە هینم و دانیشتیم ئەی نوێژ شتەکانت بۆ کرێ شکر ئەی وەڵا نوێژی بۆکەم بەخوا چەند ساڵە دوو زاری چین بۆ ئێران هەر ئەو ڕۆژمە گرتووە بەخوا لە ئێران هیچ نەوبی خۆم ئێواران چی دوێنێ وەڵا برنج دوێنێم و هەواش لە دوێنێم و ئەیتر هەڵات ئەمە چیە چی خوا دەخسم تۆ پێم بڵێ بەخوا پێ چێ قەدیمیش ڕەنج زۆر دابێ ئەیە بەخوا تا ئیسا چەند ساڵە ئەمرمە تا ئیسا ڕەنجم و دامای لێ پێش ئەی قەدیم چیت کردە چی ئیشەکەت کردووە ئێوەش ئاوەکو جافەکان گەرمیان و جۆستانتان کردویان لیان لێرە وەڵا گەرمانم کردووە گوێزانم کردووە ئێرانم کردووە مەریوانم کردووە کەسم کردووە بەخۆ مامەوڵا سەلام عەلەیکوم چۆنی قوربان چاچی دەنگ و باسن بەزت چۆنە سوپاس دەکەم وەڵڵا الحەمدوللا باشی نێمە تۆ چۆنی وەڵڵا الحەمدوللا
ئەی ماڵی ئێوە چۆنن حاجژنت ماوە باشش الحەمدوللا باشە هەتا ئەو بمێنە ئاو گورج و وڵی تر پەنا بەخۆی خوا شکر گورج و گۆڵی بۆ مزگەوتێکی تۆزێک تاخیر دەکەم یەک تۆز دوای اینجا انشاءالله بڕۆ بەرەو مزگەوت ئەوە ئێمە کەناڵی ئاسمانی پێیامین بەرنامەیەکمانەیە بە باسی ڕۆژوەکەین ئێوارانی ڕەمەزان هاتوونە خزمەتتان خزمەت لەم نەدەی بەرافەر وچیەکان حاضرم دەی قوربانجان موفق بی ئینشاءالله وەڵا بێسەڵات تۆ بۆ خۆت لەگەڵ ڕۆژوان چۆنی من خۆم ڕۆژبی ئەم فەرزە ئەورم هەموو مانگەکانیش دووشەمە و پێنجشەمە ئەورم جاریش وای هەیە شەش حەو ڕۆژ ناورم تۆزێ وچانیەکەورم هەم ترگوێم لە زووسان و هاوین نییە شەشەڵان ئەورم و نۆمینی ئەوگرم و ئای وەڵا زکری خواکەمتر خوا مۆفەقم کای کاولێکی کا ترماڵی کردوێتی دیارە الحەمدوللا شکر کردوێتی وەڵاتی ئەمانەم هەیە خەڵکە زان الحەمدوللا ئەی بەڕۆژ بە چیوە مەشغوڵ بەڕۆژ وڵاهی عیبی و دووسێ وڵاخم هەیە ئەیانوەم ئاگانە دەمێ لە حەوشەکە و یان و مەژبوورەکە لەبەر مێش و ئەرە خۆشتیانەگە بێ و تێم بۆ مزەوتەکە نوێژەکەم و تێمەوە بۆ ماڵ و ئەوای سەی وەختی بانی مەغری و ئەچم بۆ لێ جەماعەتەکەم ئەو سا تێمەوە بۆ ماڵ ئەی ڕەمەزانی قەدیم شارە زۆر حەز دەکەی گەرمە وەختی خۆی چۆن بە ڕۆژوە بوون چۆن مەسەن ئاویان سار دەکرد چۆن دویان سار دەکرد چیتان نەکرد بۆەوە چۆن پێسەی بزینمانەکرە کونە ئاومان تێ کرد تریشکەمانە بری دامانە خست و کونەکەمان بیلاتەژی نیابانیەوە ئەیتر ئێوارە کەیوانەوەش و لە ئەو کانیە پڕی کرد و ئاوی هاوردۆ و شەو هەسارەیە و بۆ کاتی بەربانی ڕۆژی دوایی ئەمان خوار و مەشکەش بوو دۆمان تێ کرد و هەڵمانە بەست بە قەڵکە پرۆشتا و جاروەجاریش بەوریانە هاور لە عەبابەیلێ لە ماڵی پێیکەوتوە دایانە نییە یان و بۆمان بفرۆشە ئەمانەمانی وە تەنەکەیە گەنم ئیتر تۆ هەموو جارێ ئاهاتی و ئانە بەورەکە دوایە کاورا هەڵ تەنەکەی گەنم تەگایەوتەوە ئەی خواردن چی خواردنێکە خواردن بامێ و تەماتە بوو شووتی بوو کاڵک بوو ماز بوو دووە بوو ڕۆنە کوردی بوو شیر بوو هەرچیتە خۆرماڵی خۆت بوو مەڕ و بزن و عیبنیوە ماڭا و مەرەزەتە کرد چەوت و پێ خۆمانە و بەس ئەو کاتە زەحمەت زۆر بوو نازانم ینی خەڵک بەورەتر بوو بەورەتر بوو ئەو کاتە خەڵک هازیمەی زیاتر و وەکو ئیسەنە و ئەمڕۆنە مەعمەلە بخوا ڕۆنە خراپ ئەم ڕۆنە من ژێژم خراپە من نایخۆم ئەی چ دەخۆی ڕۆنی کوردیمان هەیە کەیوانم بلاتەژی ڕۆنەکە ئایکەینە چێشت و ئەوای خۆم جا تۆ عافێت بێخوا ئێمە چ بکەین ئەی تۆش فەرمە وام لە خزمەتە دەستت ماچەکەم دەست ماچەکەم زۆر خۆشحاڵ وەڵا قوربانە بوو هەر کاتێ برا حەزەکەن حاضرم بۆرەکە بێ خوا لە ڕازی بێ فریا مزگەوتەکە کەەوە مادەم وایە با دوایی دەڵێ فریا سونەتێکیش نەوەڵا هەر پێمان خۆش بوو ئەوە بین لە خزمەت مرێ وام لە خزمەت خۆ لە نوێژەکەی ژۆمێژم وام لە خزمەتی مناڵی ئەم بیا گەورە بوو خوا لە ڕازی خوا لە ڕازی خۆشحاڵ بووین کە بینیمە لە خۆشحاڵیا بزایی منیان خۆشحاڵی دەبینێت براکەم مەمنونی جەناب سەلامەت بیاخۆ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
الله أشهد أن لا إله إلا الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.